ئەگەر بە شێوەیەکی گشتی باز بکەین لە پۆستە سیادیەکان کەمتر ئافرەت بەرچاو دەکەوێت. بەجاری پێکردنە عەقڵی ژنێ داڕشتنە سیاسەتە حکوومەتی گرنگترین خاڵ بوو نسبەتمەت. ئێمە تەنها داخوازیەکانی ژنانمان حەسر نەکردووە لە پلەی وەزیر. دەکرێتن لە حیزبەکان با زیاتر لە 2 کەس کاندیدکەن بۆ ئەوەی ئەو حەقەش بە ژن بدرێتن. ئەو کاتی کە لە پەرلەمانی کوردستان کامەیان دەنجی خۆیان هێنا با پیرۆزیان بێ بچن پۆستی وەزاری وەربگرن. پێت وایە سەتاسی بۆ ئافرەتان ئەتوانێت دەستەبەری بەشداری ڕاستەقینەی ئافرەتان بکات لە پەرلەمانی کوردستان؟ پرسا ژنێ پرسەکە یا مرۆڤایەتیە یا گرێدایەک مافی مرۆڤی بە پرسێک نینە یا جدایە یا ژنانیە تەنها ژن بێت سەروێ خەباتە بکەن. پێم وایە لە پیاوان باشتر بە دەنگ سندوقەکانی دەنگدان و التیزامبوونی بە پرۆسەی سیاسیەوە کردووە لە بەڕێوەبردننی وڵات لە ناو فەرمانگەکانی هەرێمی کوردستان تەواوی فەرمانگەکان زۆرینەن ژنن کە کاروباری ئەم هەرێمە بەڕێوە بن. دەنگدەری کوردستان دەنگدەری حیزبین، ئەنێ ئەوە حەقیقەتە. بەرنامەی گفتوگۆی پایتەخت ئەم شەو کاتژمێر 8:05